عەدنان دەرجال و وەفدەکەی گەیشتنە وڵاتی سویسرا. دوای بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی یەکی تۆپی عێراق و دیاریکردنی عەبدولخالق مەزعود وەک سەرۆکی یەکێتیەکە بێهێج ڕکابەرێک، عەدنان دەرجال کە هیچێک بوو لەوانەی ناوی خۆی تۆمار کردبوو بۆ سەرۆکایەتی یەکێتیەکە، بەڵام دواتر بە چەند بیانوویەک ڕێگە نەدرا عەدنان دەرجال بەشداری هەڵبژاردنەکە بکات. ئەو هەنگاوەش ئاسان تێنەپەڕی و بە زوویی کۆمەڵێک لە وەرزشکارە دیارەکانی ڕابردووی تۆپی عێراق چی ئەوانەی وەک ئەستێرە لە ساڵانی ڕابردوودا خزمەتیان کردووە و بەشێک لەو کەسانەش کە لە کاروباری ئیدارەدا لەیانەکان و یەکێتی وەرشەکاندا بەرپرسیارەتیان هەبووە ڕەخنیان لە هەڵبژاردنەکان گرت. یونس مەحموود و ناشەد ئەکرەم بە زووی دەنگی خۆیان خستە پاڵ عەدنان دەرجال و تانیان لە هەڵبژاردنەکان داوە بەوەی هەڵبژاردنەکان ساختەکاری تێدا کراوە بە سوودی چەند لایەنێکی دیاری کراو. چەندین جار بەرەی ناڕازی تۆپی عێراق ڕەخنیان لێکی تۆپی ئێستا گرتووە بە بیانووی ئەوەی چەند کەسانێک دەستیان بەسەر تۆپی عێراقدا گردووە بە جۆرێک کاردانەوەی خراپی لەسەر تۆپی وڵاتەکە هەبووە. عەبدولخالق مەزعودی هەڵبژەردراوی سەرۆکی یەکی تۆپی عێراق چەندین جار بێمنەتی نیشانداوە و هەموو ئۆتۆمەتانی ڕەت کردوێتەوە و هەڵبژاردنەکانی بەپاک و بێگرد ناو بردووە بۆ یەکلایکردنەوەی ڕاستی و دروستی ئۆتۆمەتانەی کە ئاراستەی یەکێتەکە کراوە. دوجار دادگای وەرشی جیهانی کە بارەیاکەی لە سویسرایە دەبێتە سەنگی مەحەک بۆ یەکلایکردنەوەی ئەو کێشەی کە گەرمترین باسی ناو شەقامی وەرشی عێراقا لە ئێستادا. عەدنان دەرجال سەرۆکایەتی بەرەی ناڕازی تۆپی عێراق دەکات کە هەموو ئەو بەڵگە و دیکۆمنتانی دەستی کەوتووە لەگەڵ خۆی دابردوێتی و دوجار دادگای وەرشی جیهانی کۆتایی بە کێشەکانی تۆپی عێراق دێنێت بەوەی کە هەڵبژاردنەکان پاک و بێگرد بوون یاخود بەڵگەی دەستی عەدنان دەرجال و کەسایەتە دیارەکانی هاوشەوەی یونس مەحموود و نەشەد ئەکرەم دەگەڕێنەوە ناو کۆشکی یەکی تۆپی عێراق لە کاتی سلماندنی بوونی سەختەکاری لە هەڵبژاردنەکاندا. جێی ئاماژەیە دادگای جیهانی وەرشی کە جۆن کواتس سەرۆکاتی دەکات 300 حاکم ئەندامن لەو دادگایەدا، هەروەها دوا بڕیار بۆ یەکلایکردنەوەی کێشە جیهانەکانی وەرزش لەو بارەگایەدا یەکلای دەکرێتەوە.